ڕێکەوتی 19 گوڵانی ساڵی 1359 هەتاوی لە جەریانی هێرشی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر بەرزایەکانی گردەڕەش سەر بە ناوچەی مەریوان کە بە چەکی سووک و قرس هێرشیان کردبوو، پێشمەرگەکانی کۆمەڵا بەرەنگاری ئەم هێرشە بوونەوە و زەرەر و زیانێکی زۆریان بە هێزەکانی کۆماری ئیسلامی گەیاند. لە جەریانی ئەم شەڕەدا هاوڕێ عەبدوڵڵا نەودینیان پێشمەرگەی فیداکاری کۆمەڵا جیاونی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عەبدوڵڵا نەودینیان ساڵی 1334 هەتاوی لە ناو بنەماڵەیەکی فەرهەنگی شاری مەریوان لەدایک بوو. ساڵی 1354 هەتاوی بوو بە موعەلیم و لە گوندی کاڵ سەر بە ناوچەی مەریوان وانەوتنەوەی دەست پێ کرد. ساڵی 1358 هەتاوی هاوکار لەگەڵی هێرشی یەکەمی ڕژیم بۆ سەر بزوتنەوەی شۆڕشگێڕانەی گەری کورد لە کوردستان هاتە ناو ریزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و وەک فەرماندەیەکی لێهاتوو لێزان دەورێکی باشی لە عەمەلیاتە نیزامەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵا بە دژی داگیرکەرانی کوردستان گێڕا و فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵەی لە ئەستۆ بوو. ڕێکەوتی 19 گوڵانی ساڵی 1359 هەتاوی هاوڕێ غوڵام جەزایی پێشمەرگەی فیداکاری کۆمەڵا لە نێوان جادەی کامیاران سنە کەوتە بەرەی هێرشی هێلیکۆپتێرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ غوڵام جەزایی ڕێکەوتی 19 گوڵانی ساڵی 1361 هەتاوی پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵا بە ناوی هاوڕێ یەدوڵڵا قەوامی بە هۆی تەقینەوەی مینی چێندراوی هێزەکانی کۆماری ئیسلامی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ یەدوڵڵا قەوامی ساڵی 1340 هەتاوی لە ئاوایی گەڕاوە سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. پاش گەڕانەوەی هێزی پێشمەرگە بۆ ناو شارەکان لەگەڵ کۆمەڵا ئاشنایی پەیدا کرد و پەیوەست بوو بە ریزی پێشمەرگەی کۆمەڵا. ڕێکەوتی 20 گوڵانی ساڵی 1359 هەتاوی لە جەریانی شەڕی نێوان پێشمەرگەکانی کۆمەڵە و هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی لە ئاوایی قەرەخەوی سەر بە ناوچەی دیواندەرە هاوڕێ حەسەن کەریمیان پێشمەرگەی فیداکاری کۆمەڵا بەهۆی تەرکشی خومپارە گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ حەسەن کەریمیان لە ئاوایی مەڕان سەر بە ناوچەی دیواندەرا لەدایک بوو. بە هۆی تەرکشی خۆمپارە دوای شەو و ڕۆژێک بربەرەکانی لەگەڵ مەرگ گیانی ئازیزی بەخت کرد و لە مەڕان سەر بە ناوچەی دیواندەرا ئەسپەردا بە خاکرا. ڕێکەوتی 21 گوڵانی ساڵی 1359 هەتاوی لە جەریانی شەڕی 24 ڕۆژەی شاری سنا سێ پێشمەرگەی فیداکاری کۆمەڵا بە ناوەکانی هاوڕێ شەمسەدین کەرباسچی، هاوڕێ ئەمین ساعەت پەنان ناسرا و بە ئەمینە سوور و هاوڕێ مستەفا ئابدارجگەر گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ شەمسەدین کەرباسچی لە شاری سنا لەدایک بوو. هاوڕێ ئەمین ساعەت پەنا ناسرا و بە ئەمینە سوور خەڵکی شاری سنە بوو. هاوڕێ مستەفا ئابدارجگەر
ڕێکەوتی 22 گوڵانی ساڵی 1367 هەتاوی. هاوڕێ ساڵح زەندی ناسراو بە مام ساڵح بەهۆی نەخۆشی دڵەوە لە ئوردوگای ناوەندی کۆمەڵە ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ ساڵح زەندی لە ئاوایی باخچەڵە سەر بە شاری دیواندەرە لەدایک بوو. پاش ڕاپەڕینی گەلانی ئێران ساڵی 1357 هەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و پاشان بوو بە پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ساڵح ئەندامی کۆمەڵە بوو. ڕێکەوتی 22 گوڵانی ساڵی 1364 هەتاوی. چەند واحید لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە نیزیک ئاوایی قامیشڵە هەڵکەوتوو لە نێوان جادەی سەقز مەریوان کەوتنە کەمینی هێزەکانی کۆماری ئیسلامی. دوای هاتنە ئارای شەڕ و پێکدادانێکی قورس و دوای تێکشکاندنی کەمینی هێزەکانی کۆماری ئیسلامی پێشمەرگەکانی کۆمەڵە بەرەو پایەگەی دوژمن لە ئاوایی قامیشڵە پێشڕەویان کرد و شوێنی هێزەکانی کۆماری ئیسلامیان بە توندی خستە ژێر ئاگری خۆیانەوە. لە ئاکامی ئەم شەڕەدا دەیان کەس لە هێزەکانی کۆماری ئیسلامی کوژران و بریندار بوون و 6 کەسیشیان لێ بەدیل گیرا و چەک و تەقەمەنیەکی بەرچاویش کەوتە دەست هێزی پێشمەرگەی کۆمەڵە و پاشان پێشمەرگەکانی کۆمەڵە بە سڵامەت گەڕانەوە مەقەڕەکانی خۆیان. ڕێکەوتی 22 گوڵانی ساڵی 1364 هەتاوی. دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە لە جەریانی شەڕی ناوخۆیی لە کوردستانی ڕۆژهەڵات بە ناوەکانی هاوڕێ مەحموود ئەحمەد زادە و هاوڕێ ڕەحیم موساڵوو لە ناوچەی گەورکی مەهاباد جانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ مەحموود ئەحمەد زادە ناسراو بە مەحموود قەناسە ساڵی 1342 هەتاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. ساڵی 1361 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و هەروەها لە عەمەلیاتەکانی سنجاق و قەرەبڵاغ سەر بە ناوچەی مەهاباد ڕۆڵێکی بەرچاوی هەبوو. هاوڕێ ڕەحیم موساڵوو ناسراو بە ڕەحیم شکاک لە ئاوایی مەلەشی خوار و لە بەشی قوتوری سەڵماس لەدایک بوو. بەهاری ساڵی 1363 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی 24 مەهاباد سازماندرا. ڕێکەوتی 23 گوڵانی ساڵی 1359 هەتاوی. هاوڕێ عارف ڕۆستەمپور ناسراو بە عارف پیرۆمەرانی لە جەریانی بەرەنگاری هێرشی هێزەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان لە ناوچەی بانە گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عارف ڕۆستەمپور. ڕێکەوتی 23 گوڵانی ساڵی 1359 هەتاوی. پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ خالید بەهمەنی لە زیندانی دزەڵابادی کرماشان بە دەستوری خەڵخاڵی تیرباران کرا. هاوڕێ خالید بەهمەنی ساڵی 1338 هەتاوی لە ئاوایی سێفی ژوور و سەر بە شاری مەریوان لەدایک بوو. ساڵی 1358 هەتاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە یەکێتی جوتیارانی مەریوان دەورێکی بەرچاوی جێرا. ساڵی 1359 هەتاوی لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە دیلگیرا و
ناردرایە زیندانی دزڵابادی کرماشان. ڕێکەوتی 23 گوڵانی ساڵی 1359 هەتاوی لە جەریانی بەرەنگاری پێشمەرگەکانی کۆمەڵە لە دژی هێرشی دووهەمی هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان هاوڕێ محەممەد شاهباز پەناهی لە شاری مەریوان بە هۆی خۆمپارەبارانی ڕژیم گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ محەممەد شاهباز پەناهی ساڵی 1323 هەتاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1357 هەتاوی پەیوەست بوو بەڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 23 گوڵانی ساڵی 1360 هەتاوی ستونێکی گەورە لە هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی بە چەکی قورسەوە هێرشیان کردە سەر ئاوایەکانی کۆڵەسارە و سەرچی سەر بە ناوچەی کامیاران و لە ئاوایی تا لەگەڵ مەقاومەتی هێزەکانی پێشمەرگە بەرەو ڕووبوونەوە و لە ئاکەمدا هێزی کۆماری ئیسلامی پاشەکشەی کرد. ڕێکەوتی 23 گوڵانی ساڵی 1363 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی تێکۆشەرێکی کۆمەڵەیان بە ناوی هاوڕێ مێهدی میرشازادە لە شاری تاران تیرباران کرد. هاوڕێ مێهدی میرشازادە ساڵی 1329 هەتاوی لە شاری ئیسفەهان لەدایک بوو. ساڵی 1348 هەتاوی چوو بۆ دانیشگا و ساڵی 1353 هەتاوی لە ڕشتەی ڕێگە و ساختمان بوو بە مەهەندیس. لە فەزای خەبات جێرانەی دانیشگادا هاتە ناو جەرگەی خەباتی سیاسیەوە و لە کۆڕ و کۆمەڵی خەبات جێرانەی خوێندکاران و لە خەبات و ئێعترازاتیاندا دژ بە ڕژیمی شاد چالاکانە بەشداری کرد. زستانی ساڵی 1358 هەتاوی لە شاری تاران درێژەی بە هەڵسوڕانی سیاسی خۆیدا. ساڵی 1363 هەتاوی لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە زیندانی کرا و بۆ ماوەی ساڵێک و 5 مانگ کەوتە بەر ئەشکەنجە و ئازاری جەلادانی کۆماری ئیسلامی. ڕێکەوتی 24 گوڵانی ساڵی 1363 هەتاوی هاوڕێ عەلی ڕەشید زادە ناسراو بە عەلی چاوڕەش لە کاتی جێبەجێکردنی مەعموریەتێکی تەشکیلاتی لە ئاوایی تیکانتەپا سەر بە شاری بۆکان کەوتە بەر هێرشی هێزەکانی کۆماری ئیسلامی و پاش شەڕێکی نابەرابەر قارەمانانە گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عەلی ڕەشید زادە ناسراو بە عەلی چاوڕەش ساڵی 1341 هەتاوی لە ئاوایی تیکانتەپە سەر بە ناوچەی فەیزوڵا بەجی بۆکان لەدایک بوو. بەهاری ساڵی 1361 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی 31 بۆکان سازماندرا. زستانی ساڵی 1362 هەتاوی بوو بە ئەندامی کۆمەڵە و جێگری فەرماندەیی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە دوایین ئەرکی تەشکیلاتی هاوڕێ عەلی بوو. ڕێکەوتی 24 گوڵانی ساڵی 1363 هەتاوی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە شوێنێک بە ناوی دراو دوایسا لە نێوان جادەی سەقز مەریوان کەوتنە کەمینی هێزەکانی کۆماری ئیسلامی و پاش شەڕێکی قورس پێشمەرگەکانی کۆمەڵە
ئەم کەمینەیان تێکشکاند. بەداخەوە لە جەریانی ئەم شەڕەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ جوبرائیل ڕەحیمی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ جوبرائیل ڕەحیمی ناسراو بە خەبات ساڵی 1343 تاوی لە ئاوایی نەسەنار سەر بە ناوچەی ژاوەرۆی سنە لەدایک بوو تا دەورەی سەرەتایی درێژەی بە خوێندندا. پاییزی ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ جوبرائیل ئەندامی کۆمەڵە و فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. ڕێکەوتی 24 گوڵانی ساڵی 1364 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی چیا هێرشیان کردە سەر دوو پایەگای هێزەکانی کۆماری ئیسلامی لە ئاگجە و گۆگجە هەڵکەوتوو لە نێوان جادەی سەقز مەریوان. بۆ ماوەی 1 سەعات کەوتنە بەر ئاگری توندی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە ئاکەمدا ژمارەیەکی زۆر لە هێزەکانی ڕژیم کوژران و بریندار بوون. ڕێکەوتی 24 گوڵانی ساڵی 1380 هەتاوی پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵە بە ناوی هاوڕێ مەجید بەسیری لە کاتی کارکردن لە کانێکی بەرد بەهۆی ڕووخانی ئەو کانە گیانی ئازیزی لەدەستدا. هاوڕێ مەجید بەسیری ساڵی 1341 تاوی لە ساوڵاوە سەر بە نەوچەی مەریوان لەدایک بوو تا پۆلی سێهەمی دواناوەندی درێژەی بە خوێندندا. ساڵی 1359 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و بە شێوەی نەهێنی درێژەی بە کار و چالاکی خۆیدا. سەرەتای ساڵی 1360 تاوی بە ڕسمی چەکی پێشمەرگایەتی کۆمەڵەی کردەشان و لە ناوچەی مەریوان سازماندەهی کرا. بە هۆی دڵسۆزی و ماندووی نەناسی پاش ماوەیەک بەرپرسایەتی تەداروکاتی پەلێک لە پێشمەرگەکانی کۆمەڵەی پێسپێردرا. ساڵی 1372 تاوی بە هۆی لایەنگری لە کۆمەڵە لە شاری تاران دەستگیر کرا و پاش ماوەیەک ئازاد کرا. ڕێکەوتی 25 گوڵانی ساڵی 1359 هەتاوی هاوڕێ حەسەن بۆین پێشمەرگەی فداکاری کۆمەڵە لە جەریانی هێرشی دووهەمی هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان لە شەڕێکی بەرەنگارانەدا لە شاری بانا و گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ حەسەن بۆین ڕێکەوتی 25 گوڵانی ساڵی 1360 هەتاوی لە جەریانی شەڕی ناوخۆیی لە کوردستانی ڕۆژهەڵات لە ئاوایی سیسێر سەر بە ناوچەی سەردەشت هاوڕێ ئیسماعیل هەمزەیی پێشمەرگەی وشیار و فیداکاری کۆمەڵە گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ئیسماعیل هەمزەیی ساڵی 1334 تاوی لە شاری بانا لەدایک بوو. پاش وەرگرتنی بڕوانامەی دیپلۆم لەو شارە وەک موعەلیمێکی دڵسۆز دەستی کرد بە وانەوتنەوە. هاوینی ساڵی 1358 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ئیسماعیل ئەندامی کۆمەڵە و فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. ڕێکەوتی 25 گوڵانی ساڵی 1363 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە
لە بەشی فەیزوڵڵا بەگی ناوچەی بۆکان لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورساتن و هێزی پێشمەرگەی کۆمەڵە زەبرێکی قورسیان لە بەکرێ گیراوانی ڕژیمی کۆماری ئیسلامی وەشاند. لە جەریانی ئەم ئەمەلیاتەدا پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ سدیق فەرەجپور گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ سدیق فەرەجپور ڕێکەوتی 25 گوڵانی ساڵی 1367 هەتاوی لە جەریانی شیمیابارانی ئۆردوگەی بۆتێ لەلایەن ڕژیمی بەعسی عێراقەوە 23 کادر و پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە گیانی ئازیزیان بەخت کرد کە بریتین لە هاوڕێیان نادر قازی زادە، ناسح مەردۆخ، فەرەنگیز شاهۆیی، جەلال محەممەدی، عەبدوڵڵا هوشیاریان، منوچێر مەحمودیان، فریشتە ڕەزایی، بایزید بەیاز، محەممەد ڕەسوڵ خۆشسیفەت، کەریم جەنەتیاری، مریەم مەجنون، کیومەرس مهاجری، عەلی حوسەین محەممەدی، کەماڵ ڕەزانژاد، سەعید محەممەدی، وەفا توتونچی، ئیسماعیل مستەفازادە، محەممەد عومەر عەلی، ئەحمەد محەممەدی، پەرویز تاجوانچی، کەریم عەبدوڵڵاپور، حامید مدەڕەسی و حوسێن سیگاری. هاوڕێ نادر قازی زادە ناسراو بە ئازاد ئەندام و کادری لێهاتووی کۆمەڵە ساڵی 1337 هەتاوی لە شاری مەهابە لەدایک بوو. لە دەورانی زانستکە لە شاری تاران لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنایی پەیدا کرد. لە کۆتاییەکانی ساڵی 1359 هەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و لە کۆمیسیۆنی ئامۆزش و پەروەرشی کۆمەڵەدا و لە یەکەمین دەورەی تەربیەت موعەلیمی ئەو کۆمیسیۆنەدا بەشداری کرد. هاوڕێ نادر لە ئاوایەکانی دەوروبەری مەهاباد، سەقز، بۆکان و ئالانی سەردەشت وەک موعەلیمێکی دڵسۆز و خۆشەویست شان بە شانی خەباتی سیاسی لەگەڵ کۆمەڵە کاری دەکرد. هاوڕێ ناسح مەردۆخ ئەندام و کادری لێهاتووی کۆمەڵە ساڵی 1339 هەتاوی لە شاری سنا لەدایک بوو. بە هۆی کاری سیاسی دووجار لەلایەن ڕژیمی پاشایەتی کەوتە زیندانەوە و پاش ڕاپەڕین پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و ساڵی 1361 هەتاوی لە ڕادیۆ کۆمەڵە دەستی بەکار کرد. گەلێک شێعر و نووسراوە و وەرگێڕان لە هاوڕێ ناسح بەجێماوە. هاوڕێ فەرەنگیز شاهۆیی ناسراو بە فەرەنگ ئەندام و کادری لێهاتووی کۆمەڵە ساڵی 1336 هەتاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1358 هەتاوی دەستی کرد بە کار و چالاکی سیاسی و لەگەڵ شوڕای ژنانی شاری سنە و هەر لەم ڕێگەیەوە لەگەڵ ئامانجەکانی کۆمەڵە ئاشنایی پەیدا کرد و پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. لە جەریانی کۆچی مێژووی شاری مەریوان شان بەشانی ئەو کەسانەی کە بۆ پشتیوانی لە خەڵکی مەریوان بەرەو ئەو شارە ڕێپێوانیان دەکرد بەشداری کرد. ساڵی 1359 هەتاوی پێیوەست بوو بەڕیزی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و وەک پزیشکیار دەستی کرد بە خزمەتکردن بە پارێزەرانی سیاسەت و ئامانجەکانی کۆمەڵە. هاوڕێ جەلال محەممەدی ناسراو بە جەلال پێنجوێنی ئەندام و کادری لێهاتووی کۆمەڵە ساڵی 1332 هەتاوی لە شاری سنا لەدایک بوو.
ساڵی 1350 تاوی پەیوەست بوو بە ڕیزی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عەبدوڵڵاه هوشیاریان ئەندام و کادری لێهاتووی کۆمەڵە ساڵی 1335 تاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1354 تاوی خەباتی خۆی بە کۆمەڵەوە گرێدا. هاوڕێ عەبدوڵڵا معاونی فەرماندەی گوردانی کاوە و معاونی دەبیرخانەی کۆمەڵە لە شاری سنە بوو. هاوڕێ مەنوچێر مەحموودیان ناسراو بە مورتەزا ئەندامی کۆمەڵە ساڵی 1331 تاوی لە شاری ئەهواز لەدایک بوو. هەڵسوڕانی سیاسی خۆی لە ساڵی 1354 هەتاویەوە دەست پێ کرد. کۆتاییەکانی ساڵی 1361 تاوی خەباتی خۆی بە کۆمەڵەوە گرێدا و بەرپرسایەتی بەشی ئلکترۆنیک و فەنی رادیۆی کۆمەڵەی پێسپێردرا. هاوڕێ فریشتە ڕەزایی ناسراو بە زۆهرە ئەندام و کادری لێهاتووی کۆمەڵە ساڵی 1341 تاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1361 تاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و دواتر وەک موعەلیمێکی دڵسۆز لە هەندێک لە ئاوایەکانی دەوروبەری بۆکان کاری کرد و دواتر لە هێزی شۆڕش و گوردانی کاوە سازماندرا. هاوڕێ بایزید بەیاز ئەندامی کۆمەڵە ساڵی 1343 تاوی لە ئاوایی کەرێزەی شکاکانی سندوس سەر بە ناوچەی نەغەدا لەدایک بوو. ساڵی 1359 تاوی وەک لایەنگری تەشکیلاتی کۆمەڵە لە ئاوایی کەرێزە دەستی دایە کار و چالاکی. بە هۆی ئاشکرابوونیەوە ساڵی 1364 هەتاوی پەیوەست بوو بە ڕیزی عەلەنی کۆمەڵە و لە گوردانی 22 وەرمێ سازماندرا و دوای ماوەیەک جێگری مەسئولی واحدێک لە پێشمەرگەکانی کۆمەڵەی پێسپێردرا. هاوڕێ محەممەد ڕەسوڵ خۆشسیفەت ناسراو بە حەمە بازووکە ئەندام و کادری لێهاتووی کۆمەڵە ساڵی 1339 تاوی لە ئاوایی گۆلێ سەر بە ناوچەی سندوسی نەغەدا لەدایک بوو. پاش ڕاپەڕینی گەلانی ئێران پەیوەندی بە جەمعیەتی دیفاع لە مافی زەحمەت کێشانەوە گرت. هاوکار لەگەڵ هێرشی کۆماری ئیسلامی لە 28 گەلاوێژی ساڵی 1358 تاوی بۆ سەر کوردستان هاوڕێ محەممەد پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و ساڵی 1362 تاوی بوو بە فەرماندەی گوردانی 24 مەهاباد. هاوڕێ کەریم جەنەتیاری ئەندام و کادری لێهاتووی کۆمەڵە ساڵی 1341 تاوی لە ئاوایی هەمران لە بەشی گەورکی ناوچەی سەردەش لەدایک بوو. ساڵی 1359 تاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە ناوچەی ڕەبەت سازماندرا و لە زۆربەی شەڕەکانی ئەو ناوچەیە هەروەها لە شەڕەکانی ناوچەی بانە و سەردەشت و سەقز بەشداری کرد. بەهاری ساڵی 1360 تاوی چووە ناوچەی سەردەشت و فەرماندەهی واحدێک لە پێشمەرگەکانی کۆمەڵەی پێسپێردرا. هاوڕێ مریەم مەجنون ناسراو بە سەعادەت ئەندامی کۆمەڵە ساڵی 1342 تاوی لە شاری نەغەدا لەدایک بوو. ساڵی 1360 تاوی لەگەڵ سیاسەت و ئامانجەکانی کۆمەڵە ئاشنایی پەیدا کرد و هەر لە زستانی ئەو ساڵەدا پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. ساڵی 1362 تاوی لە گوردانی 24 مەهاباد سازماندرا. هاوڕێ کیومەرز مهاجری ناسراو بە جەبار
ئەندامی کۆمەڵە ساڵی 1340 تاوی لە شاری سنە لەدایک بوو. ساڵی 1361 تاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێکی ومەرز ساڵی 1363 تاوی نێردرایە گوردانی 24 مەهاباد و بەرپرسایەتی سیاسی و جێگری فەرماندەی نیزامی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵی پێسپێردرا. هاوڕێ عەلی حوسێن مەحەممەدی ناسراو بە تەحمورز ئەندامی کۆمەڵە ساڵی 1340 تاوی لە شاری شیراز لەدایک بوو. ساڵی 1365 تاوی لەگەڵ سیاسەت و ئامانجەکانی کۆمەڵە ئاشنا بوو. هەر لەو ساڵەدا پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ کەماڵ ڕەزانژاد ئەندامی کۆمەڵە ساڵی 1347 تاوی لە شاری سنە لەدایک بوو. ساڵی 1365 تاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی 22 یورمێ پاشان لە گوردانی 24 مەهاباد سازماندرا. هاوڕێ سەعید مەحەممەدی ئەندامی کۆمەڵە ساڵی 1334 تاوی لە شاری مەسجد سولەیمان سەر بە ئۆستانی خۆزستان لەدایک بوو. ساڵی 1361 تاوی لەگەڵ ئامانجەکانی کۆمەڵە ئاشنایی پەیدا کرد و وەک لایەنگرێکی شێلگیری کۆمەڵە دەستی دایە کار و چالاکی. لە سەرەتای ساڵی 1363 تاوی پەیوەست بوو بە ڕیزی عەلەنی کۆمەڵە و لە گوردانی 22 ورمێ و پاشان لە گوردانی 24 مەهاباد سازماندرا. هاوڕێ وەفات و تونچی ئەندامی کۆمەڵە ساڵی 1348 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. هاوکات لەگەڵ دەستپێکردنی خەباتی ئاشکرای کۆمەڵە لە ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و وەک لایەنگرێکی شێلگیری کۆمەڵە دەستی دایە چالاکی. ساڵی 1364 تاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. ساڵی 1365 تاوی لە گوردانی کاوە سازماندرا و بەرپرسی تەدارکاتی پێسپێردرا. هاوڕێ ئیسماعیل مستەفازادە ئەندامی کۆمەڵە ساڵی 1335 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. هاوڕێ ئیسماعیل وێڕای چەند هاوڕێ دیکەی لە 31 جۆزەردانی ساڵی 1361 تاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی 31 بۆکان سازماندرا. پاژماوەیەک بە دوای تێپەڕکردنی دەورەی پزیشکیاری وەک پزیشکیارێکی لێهاتوو لە ناوچەی بۆکان درێژەی بە هەڵسوڕانی خۆیدا. ساڵی 1363 تاوی بوو بە بەرپرسی کومیتەی ناوچە و پاشان وەک دەستەی سازماندا لە ناوچەی فەیزوڵڵا بەجی بۆکان دیاری کرا. هاوڕێ محەممەد عومەر عەلی ناسراو بە حەمەی ئاجیکەند ئەندامی کۆمەڵە ساڵی 1346 تاوی لە ئاوایی ئاجیکەند سەر بە ناوچەی مەحاڵی مەهاباد لەدایک بوو. هاوڕێ محەممەد ساڵی 1363 تاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی 24 مەهاباد سازماندرا و چەندین بەرپرسایەتی لەوانە بەرپرسی تیم، بێسیمچی گوردان، تەدارکاتی گوردان و هەروەها جێگری بەرپرسی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵەی پێسپێردرا. هاوڕێ ئەحمەد مەحەممەدی ئەندامی کۆمەڵە ساڵی 1346 تاوی لە یەکێک لە ئاوایەکانی ناوچەی مەهاباد لەدایک بوو. ساڵی 1363 تاوی پاش تەواوکردنی دەورەی سیاسی نیزامی کۆمەڵە
پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی 24 مەهاباد سازماندرا. هاوڕێ پەرویز تا جەوانچی ئەندامی کۆمەڵە ساڵی 1342 تاوی لە شاری سەقەز لەدایک بوو. پاش ڕاپەڕینی گەلانی ئێران لەگەڵ ئامانج و سیاسەتەکانی کۆمەڵە ئاشنایی پەیدا کرد و دەستی کرد بە چالاکی و تەبلیغ بۆ سیاسەتەکانی کۆمەڵە. بە هۆی ئاشکرابوونی لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە پاییزی ساڵی 1362 تاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ کەریم عەبدوڵڵاپور ئەندامی کۆمەڵە ساڵی 1339 تاوی لە ئاوایی دلگداش سەر بە ناوچەی میاندووە و لەدایک بوو. هاوکات لەگەڵ ئاشکرابوونی خەباتی ئاشکرای کۆمەڵە لە ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و وەک لایەنگرێکی شێلگیر دەستی دایە کار و چالاکی سیاسی. بەهاری ساڵی 1360 تاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ کەریم لە بەشی چاپەمەنی کۆمەڵە دەستی دایە کار و چالاکی. هاوڕێ حامید مدەڕەسی ناسراو بە حامیدە سوور ئەندامی کۆمەڵە ساڵی 1346 تاوی لە ئاوایی سەرچنار سەر بە ناوچەی مەهاباد لەدایک بوو. پاش ڕاپەڕینی گەلانی ئێران لەگەڵ ئامانجەکانی کۆمەڵە ئاشنایی پەیدا کرد و وەک لایەنگرێکی شێلگیری کۆمەڵە دەستی کرد بە چالاکی سیاسی. بەهاری ساڵی 1362 تاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و جێگری فەرماندەیی واحدێک لە پێشمەرگەکانی کۆمەڵەی پێسپێردرا. هاوڕێ حوسێن سیگاری ئەندامی کۆمەڵە ساڵی 1341 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. پاش ڕاپەڕین لە ڕێگای هاوڕێی گیانبەخت کرد و کاک بایزید حوسێن زادە کۆمەڵەی ناسی و وەک لایەنگرێکی کۆمەڵە دەستی دایە کار و چالاکی. ساڵی 1360 تاوی پەیوەست بوو بە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە.